ئەمە سێ تاوەری تازە کێسە لە شاری سلێمانی دروستیەکەین کە تاوەری نالی و سالم و کوردیە و تا ماوەی ساڵێکە فرۆشتنمان دەستی پێکردووە وەکو تاوەرەکان لە 46 قاتەوە دەست پێکات تاوەری نالیمان 46 قاتە تاوەری سالم 47 قاتە و کوردی 49 قاتە کوێ سلێمانی ڕێک بەرامبەر چاویلاندین و نزیکی جادەی شەستەکەین ئێمە و بەنسبەت سەوزایی زۆر دەبینم سەوزاوی لێ بەڵێ ڕێک سا 53 پرۆژەکەمان سەوزاییە و بەنسبەت بیناکانیشەوە و بینا کەمترە و سەوزاییمان زیاترە دەتوانێت بێت بیکڕێت بەڵێ فرۆشتنمان لە ساڵێکەوە دەستی پێکردووە و بەنسبەت سەوزاییشەوەک باسم کرد سێلامان بە سەوزایی و کە نزیکی چاویلاندیشین هیچ پرۆژەیەک لە سلێمانی بەقەت پرۆژه ئێوە سەوزایی نەوەڵا نییە چی بە خەڵک دەڵێن چی تایبەتمەندێک لەنێ ئەو باڵخانەوە پرۆژە ئەمانە زۆر تایبەتمەندی تازایان تیا بەکار هاتووە بەنسبەت سیستەمی دیژە بوو مەلەرزەوە دووەڵیان تیا بەکار هاتووە دووەڵ سیستەمن و بەنسبەت ئەو کوالیتیکەتیایەتی زۆر تازەترن هەمووی کردنواڵە و ئەو تایبەتمەندیانەشی وەکو گەرمی و ساردی زۆر تازەترن کە تایە بەکار هاتووە بە تاوەری نالیمان تاوا بووە بەڵێ تاوەری کوردیشمان و دەستی پێکردووە و ئێستا هەردووکی فرۆشتنی تایە بەڵێ